پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی چوارەمە دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. ئینسان نابێتە باوەڕداری تەواو هەتا ئەوەی کەوا بۆ خۆی پێی خۆشە بۆ هاوڕێکەی پێی خۆشە دەبێ لەوە بێ کە بۆ خۆت پێت خۆشە. پێت خۆشە کەرامەتت پارێزراو بێ بۆ براکەشت دوابە بۆ خوشکەکەشت دوابە واتە خوشک و برای ئیمانی ئینسانی نەتەوەیی هەموو مرۆڤایەتی. بە کوردی ڕەوش بەرز ئەو کەسەیە هەرچی بۆ خۆت حەزت لێبوو با بۆ خەڵکیش پێت خۆش بێ. هەر شتێک کە حەزت لێ نەبوو پێت خۆش بوو ئاوا ڕەفتارت لەگەڵ نەکرێ، ئاوا قسەت لەگەڵ نەکرێ، ئاوا بیرروڕات بەسەرا فەرز نەکرێ، ئاوا هەڵسو کەوتت لەگەڵا نەکرێ، ئەوە بکە بە پێوەر بۆ خەڵکی ژوابە. تۆش ئەو شتانە بەرامبەر بە خەڵک مەکە. بڕواتان هەبێت جوانترین کەسی ڕەوش بەرزت لێ دەردەچێت. ئەمە تەرازویەکە، ئەمە کلیلەکەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیداین. ئەم کلیلە دەرگای خێرت لەسەر دەکاتەوە. ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە خەڵک هەڵسو کەوتت لەگەڵا بکە، خەڵک پێت خۆشە ڕازگۆ بێ لەگەڵا درۆ لەگەڵانەکە، پێت خۆش ئەوانەی لەگەڵتان وەفادار بن، پێت خۆشە کەسانی دڵسۆز بن، پێت خۆشە کەسانی بەویژدان بن، پێت خۆشە کەسانێک بن کە چاکەکانت لەیان نەکەن. یە بەڕێزم تۆ ژوابە بەرامبەر بە خەڵک، تۆ بۆ خۆت ئەو ڕەفتارانە بەرامبەر بە خەڵک بنوێنە. پێت ناخۆشە خەڵک درۆل لەگەڵا بکە، پێت ناخۆشە خەڵک بێوەفا بێ لەگەڵتا، پێت ناخۆشە خەڵک بێویژدان بێت، جوانیەکانت نەبینێ، بەس خراپە کەم و کوڕیەکانت بدۆزێتەوە. تۆ ئەگە دەتەوێت ڕەوش بەرزبی بەرامبەر بە خەڵک وابە، تۆش ئاوە بە وردبین مەگەڕێ بە دوی عیب و عاری خەڵکە، بێویژدان مەبە، بێوەفا مەبە، بێ هەڵوێز مەبە، هەر خراپە مەبینە. ئەو هەموو شاشە جوانە بەس تەنها پەڵەیەکی ڕەشی بچووک دەبینی، ئێوە هەموو سپی و بێگەردی و ڕەنگا و ڕەنگە جوانە، دنیا بەس بە ڕەش و سپی مەبینە. ئەو کاتە تۆ ڕەوشت بەرز دەبی. بەڵام بە پێچەوانەوە خوا پەنامەدا نمرەی ڕەوش دێتە خوارەوە.